سڵاوتان لێبێت. کەمینەیەکی پەرلەمان تەگەرەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دروست کردووە. وا دەردەکەوێت 11 کورسیەکە هەژمونی بەسەر 100 کورسیەکەی دیکەدا هەبێت. ڕەنگە ئەمە تەنها بۆ پێش هەڵبژاردن ڕاست بێت، چونکە دوو پارتە سەرەکیەکەی هەرێم هەریەکەیان بەجیا هەوڵ دەدەن مەیلی 11 کورسیەکە بۆ خۆیان ڕابکێشن، هەرچەندە کێشەکە هی پێکهاتەکانە، بەڵام یەکێتی و پارتی شەڕی لەسەر دەکەن. ئەم دوو حیزبە کە دەتوانن کێشە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن دروست بکەن هێشتا لەسەر کورسی پێکهاتەکان ڕێک نەکەوتون، بەڵام پێکهاتەکان کارتێکی دیکەی سیاسی دەخەنە گۆڕەپانەکە و دەیانەوێت ئەو 11 کورسیەی کە پارتی وێکێتی لەسەر دابەشکردنەکەی ڕێک نەکەوتون بیکەن بە 20 کورسی. بەری تورکمانی کە حیزبێکی عێراقی تورکمانەکانە داوا دەکات کورسی پێکهاتەکان بۆ 20 کورسی زیاد بکرێت. ئایدن معروف ئەندامی مەکتەبی سیاسی بەری تورکمانی بە زوومی ڕاگەیاند کورسی پێکهاتەکان کەمە و پێی رازی نین. ئایدن معروف هۆکاری زیادکردنەکە ڕوون دەکاتەوە و دەڵێت دەمانەوێت هاوشێوەی پەرلەمانی عێراق کورسی بۆ پێکهاتە و ئاینزاکانیش هەبێت، چونکە ئێستی و شەبەک و فەیلی و کاکەیی و زەردەشتی داوای کورسی دەکەن. بەری تورکمانی لە زیادکردنەکەدا ئامانجێکی دیکەی هەیە و ئایدن معروف دەڵێت لە 11 کورسیەکەی ئێستا 5 کورسی هی تورکمانە، بەڵام دەبێت لە 20 کورسیەکە 10 کورسیە بۆ تورکمانەکان هەبێت، چونکە تورکمانەکان نەتەوەی دووەمە لە هەرێمی کوردستان. ئێمە داواشمان کردووە ئەگەر ئەو 11 کۆتا وەک خۆی بمرێت و داوامان کردووە کە دەبێت ئەگەر هاتوار گۆڕانکاریش بکرێت و دەبێت کورسی کۆتەکان زیاتر بکرێت و بۆ ئەوەی بەشداری هەبێت و لە ناوچەکان تێدا. ئێمە لە ئێستا دەکە لە پێشترش ماوەی 2 ڕۆژنەوە پێش ئێمە کۆبنەوەی فراوانشمان کردو لەگەڵ نوێنەرانی پێکهاتەکان پێکهاتەی نەتەوەی و ئاین و ئایزانەکان. ئێمە هەموو لایەنێک تاکیدیان لەسەوە کراوە کە لە ئێستادا ئەم 11 کۆتایە کەمە بۆ پێکهاتەکان، بەتەنیا پێکهاتەی نەتەوەی بەشدارە لە پەرلەمانی کوردستان. ئێمە دەمانێت نوێنەرانی پێکهاتەی ئاین و ئایزانەکانیش بەشدار بێت و لە پەرلەمانی کوردستان. بۆیە داوامان کردووە ئەم 11 کۆتا زیاد بکرێت و ژمارەیان زیاد بکرێت و بۆ ئەوەی بە شێوەیەکی فراوان بە شێوەیەکی تەوەسع بەشدار من لە پرۆسەی سیاسی. هەروە مەسەلەن پێکهاتەی نەتەوەی وەکو نەتەوەی تورکمان و نەتەوەی کردان و سریان و ئاشووری و ئەمانە نەتەوەی ئەساسینە و بە تایبەتی نەتەوەی تورکمان نەتەوەیکی گرنگە و لەسەر ئاسی عێراق و لە هەرێمی کوردستان عێراقدا پێویستە زیاتر بە شێوەیەکی فراوانتر بەشدار بێت لە پرۆسەی سیاسی و ئەو ژمارەی کورسێکە تەرخان کراوە بۆ نەتەوەی تورکمان کە 5 کەمە و دەبێت ئەویش زیاتر بکرێت و بۆ ئەوەی زیاتر بە شێوەیەکی فراوانتر بەشدار بن لە پەرلەمانی کوردستان. هەرچەندە لە ساڵانی ڕابردوودا دەنگێک هەبوو دەیگوت کورسی پێکهاتەکان زۆرە، بەڵام ئێساوا دەردەکەوێت ئەو 11 کورسیە بووەتە واقع و کەمکردنەوەی مەحاڵە. یەکێتیش ناچار بووە کە خۆی لەگەڵیدا بگونجێنێت، بۆ ماش پێشنیازی کردووە کورسی پێکهاتەکان بکرێتە فرەبازنەی و 4 کورسی بکەوێتە سنووری بازنەی پارێزگای سلێمانیەوە، بەڵام یەکێتی بە تەواوەتی دژی زیادکردنی کورسی پێکهاتەکانە. ئەم هەوڵ و داواکاری بەری تورکمانی لە کاتێکدایە کە بەشێک لە کێشەکانی نێوان پارتی وێکێتی کە بووە تا هۆی دواخستنی هەڵبژاردن کورسی پێکهاتەکانە. پێکهاتەکان یەکێتی و پارتی کردووە بە دوو بەشەوە. پارتی لەگەڵ ئەوەدایە هەڵبژاردنەکە یەک باز نەبێت و لە هەموو شوێنێکەوە هاوڵاتیان بتوانن دەنگ بدەن بە کاندیدی پێکهاتەکان. یەکێتیش دژی ئەوەیە و دەڵێت فرەباز نەبێت و هەر بازنە و کورسی پێکهاتەی خۆی هەبێت و دەنگدەری ناوچەکەی خۆی دەنگی پێ بدات. ڕەنگە ئەم داواکاری پێکهاتەکان و بەرزکردنەوەی ئاستی داواکاریەکانیان لەم کاتەدا بەشێک لە دیپلۆماسیەتی تێدا بێت و کارێکی سیاسی بێت کە خۆیشی ئەنجامەکەی بزانێت، بەڵام دەیەوێت بە مەرجی دابەشنەکردنی 11 کورسیەکە دەستبەرداری داواکاریەکەی ببێت. خۆ ئەگەر داواکاریەکەی بەری تورکمانی جێبەجێ بکرێت ئەوە کورسی پێکهاتە و ئاینەکان دەبێت بە هێزی دووەم یاخود سێیەم. ئەگەر ژماری کورسی فراکسیۆنەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بە نمونە وەربگرین ئەوە دەردەکەوێت هێزی دووەم کە یەکێتیە تەنها 21 کورسی پەرلەمانی هەیە. خواتان لەگەڵ.